جارکادی بهای پنزین بلندبونکا برچاف ل پارێزگا دووکێ بخۆ دید بە ڕەنگێکی بار لیترێکا پانزینا نۆرمال لە هەندێک پانزیخانە گەیشتە 809 دیناران و لە هەندێکی دیژی بە 875 دیناران دێتە فروتن. ئەوەیەکیژی شوفێر دلگیران کردینە کوار چەند ڕۆژێکان پەنزین زێدەتر گران ببیت. بقابل لتر ب 870 دينارية بقابل 20,000 بردايتي من أغنية الصحيلة دي السيدة حتى تبيجي بازيرة بهاية وخدي على أساس أو فترة دي دهات نجي سهرج دهات ودي سجرامو سر ما قلنا أم شو بقنا بقنا سراي زحامة وتشيش ما نايم شو بقنا نوێنەرێک کۆمپانیەکە سوتەمەنی ژی ئاشکرا دەکێت و بلندبوونا بەهای پەنزینێ دیزەڤریش بۆ بلندبوونا بەهای گازێ لە جیهانێ و لە هەرێما کوردستانێژی بەتنێ دوو پاڵاوگەین پەنزینێ هەنە. پانزینێ وەرگەڕێت بۆ گرانبوونا بەهای نافتا خام عالمی کودنوکەدا تقریبا بارمیل 95 دلارایە وما داخلی کردستان دو پاڵاوگەیت هەن که پاڵاوگەها کارە پاڵاوگەها بازیانە نوکە پاڵاوگەها بازیان پانزینێ نا ئینتەدەر پاڵاوگەها کارجی ئەو کەمیە نا ئینتەدەر کو تێرا هەرێما کوردستانێ بکات یا بویە کێمبوون یا بویە ئەگەرێ گرانیە. لە سنوورێ پارێزگا دووکێ 426 پانزیخانە هەنە و پێدویە ڕۆژانە ملیونێک و 200,000 لیترە بەلێ لە چەند پانزیخانەکان لیتر بە 609 دیناران دێتە فرۆتن لێ ئەوژی بەسرایەکە زۆر حتا شوفێر پەنزینێ وەردگرن بە گوتناوینی نەرێ کۆمپانیا سوتەمەنیە پێشبینی دێنەکردن لە چەند ڕۆژێن بێت لیترا پەنزینە نۆرمال یا بازرگانی بگەیتە 925 دیناران. نژار محەممەد کورسات نیوز دۆک.